بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە بەرنمەیەکی نوێی جەژنانەدا بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لێرەوە چەپکێ گوڵ و ڕەیحانەی بۆن خۆش ئەچنین و پێشکەشی ئێوەی بەڕێز و خۆشەویستی دەکەین و پێتان دەڵێین یاخوا جەژنتان پیرۆز بێ و هەمیشە لە جەژن و خۆشی و شادی دابن. ومێدەوارین خۆشی و شادیەکانی جەژنی پیرۆزی ڕەمەزان خەم و ناسۆر و میحنەت و ئازارەکانی یەک بە یەک و میلەتەکەمان ڕاماڵێ و هەمیشە لە خۆشی و شادیدا بژین. لەم بەرنامەی جەژنانەدا پێم خۆشە باز لە جەژن و شادیەکانی بکەین، باز لە لێکەوتەکانی جەژن بکەین لە سێ ڕوانگەی کۆمەڵناسی و دەروونناسی و ئاینیەوە. بۆ ئەم مەبەستە میوانداری سێ بەڕێز و خۆشەویستم کردووە. هەریەک لە بەڕێزان دکتۆرە عالیە فەرەج مامۆستای زانکۆ و کۆمەڵناز، دکتۆر محەممەد حسێن مامۆستای زانکۆ و زانایی ئاینی، دکتۆر قادر حسێن دەروونناس و مامۆستای زانکۆ. بە ناوی ئێوەی بەڕێز و خۆشەویستەوە زۆر بە خێراتنیە میوانە بەڕێزانەکەم دکتۆریان خوا بەخێر بێن. زۆر بەخێر بێن دکتۆر، سپاستانەکەم. جەژنی ڕەمەزانی پیرۆزتان لێ پیرۆز بێ و خوای گەورە تاعات و عیبادەتی مانگەکەشتان لێ قبوڵکە ئینشەڵڵا. دکتۆر عالیە، لە جەنابتەوە دەست پێ دەکەم ئێمە کە باسی جەژن دەکەین واتە دەربڕینی خۆشی و شادی. سەرەتا دەمەوێت لە سێ ڕوانگەی جیاوازەوە کە ئێمە جەنابتان وەکو کۆمەڵناسێک و دکتۆریش لە ڕوانگەی جەناب لە ڕوانگەی لە بوارەکەی خۆتە چۆن باز لەم دەربڕینی شادی و خۆشیە دەکەی؟ پێشەکی سڵاو لە بینەران و جەژنە پیرۆزە لەسەر جەم هاوڵاتیانی کوردستان، ئەوەی کە خوای گەورە تەوفیقیانە مانگی ڕەمەزان شتەمەنیان درێژ بێت. جەژن بۆتە پێکاتێکی کولتوری لە ئێمە بە عورفێکی کۆمەڵایەتی ئەکرێ ناوزەن بکرێ، تەجاوزی ڤاریێبڵ یا ڕەهەندە ئاینیەکەی یا ڕەهەندی جوگرافیا و ڕەهەندی نەتەوەی کردووە. پێکاتێکی کولتوریە عورفێکە کە زەبری خۆی هەیە لە ڕۆیەوەی هەمومان پابندینە ومان چاوەڕوانی جەژنەکان جەژنی ڕەمەزان بێ جەژنی قوربان بێ. وە جەژن لە خەیاڵدانی ئێمەیە هەمیشە خۆشی ئاسوودەیی مژدە بۆ هەموو هاوڵاتیان لە خۆی ئەگرێ. جەژنی بەتایبەتی جەژنی ڕەمەزان دوای برسێتێکی زۆر، تینوێتێکی زۆر، دوای عیبادەتێکی زۆر، دوای پێکەوە ژیانێکی زۆر، وەکو ئاهەنگێکی دوای ئەنجامدانی پرۆژەیەک پرۆگرامێک وایە بۆیە هەمووی ینی بە سەرجەم توێژەکانەوە مناڵ گەورە گەنج پیر هەر هەمووی دڵخۆشە بە هاتنی جەژن و جەژن لەوەی لەبەرەوەی کاتەکەی دیاری کراوە تەنها سێ ڕۆژە بۆ نمونە مانگی ڕەمەزان هەر بۆ خۆی وەکو بۆنەیەک وایە ئەمسەرەوە ئەوسەری دیاری کرابێ کە لەم سێ ڕۆژە ئەکرێ ئینسان سەرجەمە و چالاکیانە ئەنجام بێ کە دڵخۆشیەکە کە ئاسوودەیەکە کە بەختەوەریەکە. و ڕەهەندێکی تری جەژنی ڕەمەزانیش لە ڕووی کۆمەڵناسیەوە پێکەوە ژیانی خەڵکە ئەوە نییە جەژنێک ئینسان بەتەنیا بیکە، مەسەڵەن جەژنی لەدایک بوون گروپێکە، جەژنەکانی تر ئەگەر نەتەوەی بێ نیشتیمانی بێ یان تایبەت بێ بە کەسەکانەوە هەر هەمووی لە بازنەیەکی بەرتەسکایە. جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان بازنەیەکی بێسنوورە، زۆر زۆر فراوانە و هەموو چالێکەکانی دەستە جەمعین، هەر لە نوێژی بەیانیەوە بۆ جەژن، هەر لە نانخواردنی بەیانیەوە. لەبەرەوە ئەکرێ بەهای دەستە جەمعی و کاری دەستە کۆیی لە جەژنا یەکەم بەها بێ کە بەرجەستە بێت. دکتۆرە، جەنابت ئاماژەت بەوەدا کە جەژن وای لێ هاتووە ڕەهەندە ئاینیەکەی تێپەڕاندووە و ینی هاتووەتە نێو عورف و کەلتوری ئێمەوە. ئەم یەکتر قبولکردنە لە نێوان ئاین و کۆمەڵگایان بۆ منە لایەنی کۆمەڵایەتی و ئاینی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ بۆ نمونە کاتێک ئێمەڵێن جەژنی کۆمەڵی خەڵکە، بەڵام سیرەکەین لە ڕوانگەیەکی یان لە ڕەهەندێکی ینی دەرچوە ئێستا بووەتە شتێکی کۆمەڵایەتیش، هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەگەر تەماشای بکەین عادەتەن ڕەمەزان تایبەتمەندیەکی هەیە کە ڕەنگی خێزانی تیا زەقە بێتەوە. تۆ لە هەموو کوردستانیشە ینی ڕێژێ ئەو خێزانانێکە هەمووی بە ڕۆژووە ڕێژەیەکی سنووردارە لە هەموو خێزانێکە گەرەێکی شینە بێ گەورە بێ ڕۆژوە مناڵی هەیە بە ڕۆژوو ناوێ مەسەن پیر و پەککەوتەی هەیە. لەبەرەوە ئەگەر بتەوێ ڕێژەی و خێزانانە بێنی کە 100% هەمووی بە ڕۆژوە ڕێژەیەکی سنوورداری کەمە. لەبەرەمە هەر لەمەوە نەک بچینە دەرەوەی ئەو خێزانانی کە ڕۆژوەوانن لە ناو لە چوارچەوەی خێزانەکانیش کە ڕۆژوەوانن و ڕۆژوو بەیەکی لە فەریزە سەرەکیەکان بەسەر شانی خۆیان دانێن، توێژی مناڵوەیە و توێژی بە ساڵاچوان و توێژی نەخۆشە هەیە کە بە ڕۆژوونین. یەکتر قبولکردن لە بازنەی خێزانەکانەوە دەست پێەکات بەوەی کە ئەوەی بە ڕۆژوو نیە ڕێز و تەقدیرێکی هەیە بۆ ئەوەی بە ڕۆژووە ڕوخسەتی وەرگرتووە هەر بە ڕۆژوو نیە. دوایی
فراوانە بێتەوە بۆ بازنەی گەڕەکەکان، بۆ بازنەی مزگەوتەکان، بۆ بازنەی شارە بچووکەکان، شارە گەورەکان. لەبەرەمەیە پێکەوە ژیانوەکو بەهایەکی مرۆیی باڵا ڕەمەزان خۆی وەکو مانگێکی پیرۆز هەڵگری بەرجەسەکردنی ئەم بەهایە. جگەلەوە لە سەرزاری ڕۆژەوانەوە یان لە لای ئەوانەی کە ڕۆژەوانن نەرمینواندنیە یان قبولکردنیە بۆ بەرامبەری هەیە بە ڕوخسەتە یا بێ ڕوخسەتە کە ڕۆژوانیە کە مەگەڕێتەوە بۆ سروشتی یان تایبەتمەندی کەسایەتی ڕۆژوان کە لە بەدرێژای مانگی ڕەمەزان یەک ئامانجیە چۆن خی گەورە ڕۆژەکەی لە قبولکە. ئەمە ڕێگرە لەوەی کە ئازار یەکێک بە یا ڕوبەڕووی بێتەوە یا بەرامبەرەکەی قبول نەبێ. بە پێچەوانەوە قبولکردنی بەرامبەرەکەی بە ڕوخسەت یا بێ ڕوخسەت ڕۆژوانە بە فەریزەیە دائنێ لەسەر خۆی یا بەیەکێ لە مەرجە پێشینەکان دائنێ بۆی خی گەورە لە گوناهەکانی خۆش بێ یا ڕۆژەکەی بە کامیلی بە پاداشتی کاملەوە لێ قبول بێ. لەمەوە توانین بڵین یەکێکی تر لەو بەها کۆمەڵایەتی مرۆیە باڵایەنەی کە لە مانگی ڕەمەزانە بەرجەستە بێ و وەکو چەپکە گوڵ لە جەژنی ڕەمەزانی شاکەس لە سەردانی ماڵەکان بۆ یەکتر یعنی کە بانی جەژن دێت خەڵکی سەردانەکە کەس لە خەیاڵدانیانیە بڵێ ئەم ماڵە ڕۆژویان گرتووە یا ڕۆژویان نەگرتووە بەڵکو سەردانەکان چەندێ پێی بکرێت لە دوور و نزیکی خۆی سەردانی چواردەورەکەیەکە لە دراوسەی لە کەسوکاری لە ناسیاوی لە خزمی بە ڕۆژوو بێ یا بە ڕۆژوو نەبێ. بۆیە ئەتوانین بڵێن مانگی ڕەمەزان لەگەڵ جەژنی ڕەمەزانە بۆ خۆی پرۆگرامێکە بۆ قبولکردنی ئێمە بۆ پێکەوە ژیان و بەرجەستەبوونی بە عملی لە ژیانمانە ئەگەر ئێمە هۆشیار بین بەمەیانە هۆشیار. دواتر دێمەوە لای بەڕێز دکتۆر محەممەد حسێن دووبارە سڵاو لە جەنابت و جەژنت لێ پیرۆزەکەم و تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانیشتان لێ قبول بێ ئینشەڵڵا. سەرەتا تەقەبەل الله منا ومنکم جەمیعا وەک هاوڵان لە یەکتر و دوعایان بۆ یەکتری کردووە خوا لە ئێمە و لە ئێوە و لە هەموو ئیماندارانی سەرزەوی قبول بکات. زۆر باشە دکتۆر ئێمە هەمیشە لە وەعز و ئامۆژگاریەکانمان یان لە نووسین و قسەکردنەکانمانە ئاماژە بەوە دنیا ئەوە دووپا دەکەینەوە کە ئیسلامی پیرۆز هەمیشە لەگەڵ خۆشی و تەبایی و یەکریزی و دەربڕینی خۆشی و شادیدایە بۆ منە زەردەخەنەکردن بەڕووی بۆمە برا مسلمانەکەتدا یان قسەیەکی خێر و سەلامکردنێک لێ ئەمە هەمووی خێر و پاداشتە. ئیسلامی پیرۆز تەنانەت بە چاوی ڕێزەوە لە خۆشی و شادی میلەتانی تریژ ئەڕوانێ بەمەرجێک سنوور بەزاندنی کەسانی تریان نەبێ چۆن بە چاوی زۆر ڕێزترەوە لە خۆشی و شادیەکانی خۆی ئەنوارڕێ. بۆ نمونە ئێمە بەیانی یەکێکە لە شعائرە گەورەکانی دینی ئیسلام کە جەژنی پیرۆزی ڕەمەزانە. ئیسلام چۆن ئەم شادی و خۆشی دەربڕینە پێشکەشی شوێن کەوتوانیەکەوە چۆن دانی پیانێ. یەکەم لەو بابەتانە بریتە لەوەی کە ئێمە دوای تاقیکردنەوەیکی زۆر واتە 30 ڕۆژە ئەو مرۆڤە لە تاقیکردنەوەدایە 30 ڕۆژە لە جوابدانەوەی وەڵامایە یا بە عیبادەتێکی مۆدێرن بڵێن 30 ڕۆژە لە هۆڵی تاقیکردنەوەکاندایە. ئەوە یەکەم ڕۆژە کە تاقیکردنەوە کۆتایی پێهات واتە تاقیکردنەوەی ڕۆژوو بۆیە لە یەکەم ڕۆژی ڕەمەزانە ڕۆژوتیا حرامە لە 4 ڕۆژی جەژنە ڕۆژوتیا حرامە بەڵێ جەژنی قوربان لەبەری پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ڕۆژی ئەکل و شوربە واتە خواردن و خواردنەوەی حەڵاڵ و ئەو ڕۆژە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لە نەریتی ئومەتەکانی ترا بینراوەوە بینیوێتی و لە مەدینە پێشەوەی ئیسلام داخلی مەدینە بێ 2 ڕۆژیان هەبووە کە ڕۆژی لعب بووە ڕۆژی یاری و جەمع و کۆ بووە. بۆیە زانایانە فەرمون العید كل يوم فيه جمع هەر ڕۆژێک کۆبنەوەتیایە پێوترێ عید و لەوەشەوە سەرجاوی وەرگرتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژی جمعەشی ناوە عید کۆبوونەوەی دەستە جەمعی. ئێمەی ئاینی پیرۆزی ئیسلام کۆمەڵێک دەرچەمان هەیە بۆی نەفەسی سراحەت بە پشوو بە و دوای ئەوەی کەوا مەسەن حەج ئەنجامەدا پشوویەکەیە کە ئەو 4 ڕۆژەیە واتە وەکو ئەوەی چاوەڕی حەفلەی تەخەڕوج بێت کەوا شادومانە بەوەی خۆش ئومێدە بەوەی کە خوای گەورە پەرستشەکەی لێ وەرگرتووە. پاشان لە عیدا کۆمەڵی تایبەتمەندی هەیە کە بریتە لە پاک و تەمیزی ڕاگرتن و چوون بۆ نوێژ و هەروە ئامادەبوونی نوێژی جەژن و پێغەمبەر صلی الله عليه وسلم وتاری تایبەتی داوە بۆ جەژن. یەکێ لە بابەتەکان بەخشین بووە. پێغەمبەر فەرمە صلی الله عليه وسلم بۆ نمونە لە ڕەمەزانە کە لە یەکەم شەوە و ئەمری کردووە پێش نوێژی جەژن بدرێ ئەفەرمێ بۆ ئەوەی طعمەتەن للمەساکین یعنی خەڵک نەبێ برسی بێ هەمووی هاوڕا بن دەستە جەمع بن یەکدەنگ بن لەوەی کە هەمویان تێرن و هەمویان لە یەکتریان پرسیوەتەوە و ئەمە جۆرێکە لە سروشتێکی ئاینی زۆر بەرز. پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لەو ڕۆژەیە کۆمەڵی بابەتی تر هەبووە چوون ماڵی عایشە خاتون عایشە فەرمێ پێغەمبەر تەشریفی هێنا صلی الله عليه وسلم 2 کیژۆڵەکە باڵغ نەبوو بوون
دەفیان ئەدا و نەشیدیان ئەوت ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت و هیچی نەوت ئەبوو بەکر هات فەرمی چۆن ئەبێ ئەمە ئابۆ شێوە پێغەمبەر دانیشت و ئەوان نەشید بڵێن پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم دعهما واتە کۆمەڵش تیش کە تا حدێک تۆزێک بربەستی تێدایە ڕەهاترە لە جەژنە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم لێیان گەڕێ هەموو قەومێک هەموو عیدێ لكل قوم عید ئەمەش ئیعترافی پێغەمبەرە صلی الله عليه وسلم واتە ئێمە ڕێزمان هەیە بۆ هەموو جەژنەکانی ئەو نەتەوانەی ترکەوە هی ڕەبیعە هی هەر بابەتێکی تر ئەوەی خۆیەتی ئێمەش وەکو ئومەتی ئیسلامی و ڕێز لە جەژنی خۆمان ئەگرین و فەرمووی ئەمەش جەژنی ئێمەیە واتە چۆن هەموو میلەتێ جەژنی خۆی هەیە و بەهای تایبەتی خۆی هەیە بۆ مەراسیمەکانی ئەمەش مەراسیم و سروتی بەهای ئومەتی ئێمەیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم خوا ئەو دوو ڕۆژەی بۆ گۆڕیون لە ساڵە بە خەیرترین ڕۆژ واتە ڕۆژی خەیرە ڕۆژی گەرن ئازاییە هاوڵان یەکتریان بینیوە پێشوازیان لە یەکتری کردووە دوعای خێران بۆ یەکتری کردووە گرنی یەکتریان ئازا کردو دوعای خێران ینی بە شێوازێک یەکترینیان بینیوە بۆ یەکتری پاڕاونەتەوە خوالێتی قبولکە ئەوی جەڵێ خوا لە توی قبولکە یعنی جۆرێکە لە تێکەڵبوونەوەی پشڕاندنی سیلی ڕەحمەکان کە بچڕاوە تێکەڵی کەینەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر نەتوانی وەلو بالسەلام حتا نەتوانی یەک سەلام بگەیەنە فریای سەلامێ بکەوە بە هەر شکڵێ بێ بە هەر شێوازێ بێ پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم تۆ سیلی ڕەحمت تەڕ کردوتەوە ئاوت داوە لەو شک بوون ڕزگارت کردووە بۆیە ئەبێ بە چاوێکی زۆر ڕێز یەکتر قبولکردن و بە چاوێکی زۆر تەقدیر بۆ یەکتری و بینین وەکو دکتۆرەخان فەرمووی زۆر عائلە هەیە و زۆر کەسێکە لە گەڕەکە ئەگەڕێن ئەمە یعنی ناڵن ئەمە بە ڕۆژوو بووە بە ڕۆژوو نەبووە ئەوە بابەتێکە بینی خۆی و خوای بەڵام ئەو ڕۆژە دەبێت بێتە ڕۆژی شادومانی بۆ ئەوەی کەواخوای گەورە لە هەممان خۆش بێ و ڕۆژی گەرنازایی و ڕۆژی لێ خۆش بوون و ڕۆژی دیاری و بەخشین و لە یەکتر پرسینەوە وەک پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم کەواتە جەژنەکانی ئیسلام توانیویانە بۆ نمونە لە نێو کۆمەڵگەکانە یان بۆ لە نێو تاکەکانە خۆشی و شادی ببەخشنەوە نەکتوانیویانە ئەتوانین بڵین هەموو هەناوەکانیان ڕام کردووە لەسەرەوەی کە بەخشن دەبێت هەموو هەناوەکانی ڕام کردووە هەڵناوە لەسەرەوەی کە شادومان بێ یعنی زۆر علاقاتێ پچڕاوە خەڵک لە جەژنە ئاسایی کاتەوە ئەڵە مادام جەژنە تەواو واتە مادام ئەمە پەرستشە ئەمە عیبادەتە ئەمە ڕۆژی شادیە شادومانی من بۆ ئەوەی ئەی بەخشم ئەوی شادومانی ئەو بۆ منەوەی بمبەخشی زۆر باشە کاک دکتۆر قادر حسێن مامۆستای زانکۆ دەنوناس دووبارە سڵاو بۆ بەڕێست و جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێ سپاس بۆیە و سپاس بۆ بینەرانی خۆشەویست و جەژنیش لام و لای پیرۆز بێت کاک دکتۆر لە بواری جەنابتا کە لایەنی دەرونیە باز لەو خۆشی و شادیەکەین کە جەژن ئەی بەخشێ بە ئێمە ئایا ئەم خۆشی دەربڕینە تەنها شتێکی ڕواڵەتی و جەستەیە یان بۆ منە پاڵنەرەکەی لە دەروونەوە دێ ئایا دەرونیش وەکو هاوشێوەی جەستەکە ئێمە خۆمان ئەڕازەینەوە جلوبەرگی جوان و بۆنی خۆش و حتا ستایلی جلوبەرگی جەژنمان ئەگۆڕین ئایا لە دەرونیشەوە ئەم خۆشی و شادیە بوونی هەیە و پاڵنەرەکەی لە دەروونەوە دێ یان بە پێچەوانەوە سەبارەت بە ئێمە کاتێک کە باسی خۆشی بینین باسی سعادەت و بەختەوەریەکەین لابد یعنی هیچ گومانی تیان نیە بەختەوەریەک بەختەوەری ڕاستەقینەیە کە سەرچاوەکەی لە دەروونەوە بێ بەڵام بێگومان ئەوەی کە لە دەرونی ئینسانە زۆر جار زادە و زۆر جار ڕنگدانەوەی ئەوەیە کە لە چواردەوری ئێمەیان ڕۆیات ژیان بە شێوەیەکی گشتی چ لە بوارە سیاسێکە چ لە بوارە کۆمەڵایەتێکە چ لە بوارە ڕۆشنبیرەکە و چ لە بوارە ئابوووریەکە ئەمە بەسم لەوەیە بەختەوەری ئینسان زۆر جار لەمانەوەی ڕاستە بەختەوەری دیاردەیەکی دەرونیەوە بەسراوە بە نەفسی ئینسان و بە دەرونی ئینسان و بە ڕۆحی ئینسانەوە بەڵام ناکری ئێمە بەختەوەری لە ژیان بێنینە دەرەوە ناکرێ بەختەوەری لە بارودۆخی ئابووری بارودۆخی کۆمەڵایەتی و بارودۆخی ڕۆشنبیری بێنینە دەرەوە ئەوەی کە جەنابەت باسێکێ ئێمە بمانەوە نەمانەوێت کەسێک کە چەند پێداویستە مادیەکانی و چەند پێداویستە معنەویەکانی دابین کرابێت لە خواردن لە خواردنەوە لە جلوبەرێک لەوەی کە پێی ئەڕوال لەوەی کە تای ئیسراحەتەکات چەند ئەمانە دابین کرابێت لای مرۆڤ ئەوەنە ڕنگانەوەیان لەسەر دەرونی ئینسان بە شێوەیەکی ئیجابی و بە شێوەیەکی پۆزەتیڤە بێ و بە پێچەوانەوە گرتنەوەی ئەمانە لە ئینسان وە محرومکردن و بێوەشکردنی ئینسان لەو شتانی کە باسمانکە ئەبێتە سەبەب و ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ڕێژەی بەختەوەری و ڕێژەی سعادەت لای ئینسان و ڕێژەی خۆشبەختی کەم کات چونکە بەختەوەری لە نەتیجەیە بریتە لە حاصلاتی یا با بڵێن لە
دەستگەیشتنی ئینسان بەم شتانە و بێژگەلەوە مەسەلە معنەویەکان و مەسەلە دەرونیەکانیش لە مەسەلەی ڕێزگرتن لە مەسەلەی خۆشەویستی لە مەسەلەی با بڵێن هاوسۆزی لەمە ئەمانە کە کۆمەڵێک با بڵێن مەسائلی دەرونین ئەمانەش چەند لای ئینسان دەسەبەر بن و چەند بۆ ئینسان مەسەلەی ئەمن و ئاسایش چەند بۆ ئینسان دەسەبەر بن ئەوە ڕنگدانەوەیان لە ژیانی سعادەت و بەختەوەری ئینسانە بێت کەواتە بەختەوەری ئینسان بریتە لە با بڵێن نەتیجەیەک یا تەحسیل حاصلێکی ئەو پێداوی سێمادیانە و پێداوی سێمانەویانەی کە ئینسان ڕۆژانە دەسوپەنجان لەگەڵا نەرمەکە کەواتە جەژن بە تەنها خۆی هۆکارێک نییە بۆ ئاوەدانکردنەوەی دەرونی مرۆڤ ینی مرۆڤێک لە نێو ئەم هەموو قەیران و نەبوونی و بۆم بارودۆخی خراپی سیاسی و ئەمنی و ئەمانە جەژن ئەتوانێت بۆم ببێتە بەدیلی هەموو ئەمانە و دەرونی مرۆڤمان بۆ ئاوەدان بکاتەوە زانی چۆنە خۆی جەژن بریتە لە سەرزەمینێک جەژن بریتە لە تقریبا یەکێک لەو مناسبانەی کە ئینسانەکان یا ڕۆحی ئینسانەکان تایە پێکەگەن باشە ئێمە ئەتوانین لە جەژنا هەنێشت بەجێ بێڵین لە جەژنا هەنێشت لەبیر بکەین بەڵام ئەگەر بمانەوە 100% بۆ نمونە ئێمە بەڕاستی فێڵکردنە لە خۆ بڵین ئەتوانین لە جەژنا هەموو ئەو کێشە و معانات و گرفتانی کە ئێستا ڕوبەڕووی ئێمە وەکو تاگوە و ڕوبەڕووی ئەم کۆمەڵگایە بۆتەوە بەجێ بەڵام ئەشتوانین بەشێک هەر نەبێت بە خاتری جەژن هەر نەبێ بە خاتری مناڵەکانمان هەر نەبێ بە خاتری ئەوانەی کە ڕوومانتیەکەن و یەنە ماڵەکانمانیان ئێمە ئەچینە ماڵەکانیان هەر نەبێت بە خاتری ئەوەی کە ئێمە خەڵکێکی موسڵمانین بە خاتری ئەوەی کە خوا لێمان ڕازی بێتەوە با بڵێن خەڵکانی کە لە ئێمە ڕازی بێت ئەکرێت لەو ڕۆژەیە ئەو باس و خواسی کە پێشووتر کردومانە ئەوەی کە پێشووتر لەسەری ڕۆشتین ئەوەی کە پێشووتر مەجلیسمان پێگەرم کردووە لە باسکردنی کێشە و معانات و گرفت ئەوەی کە پێشووتر لەسەری ڕۆشتین هەر نەبێت لە چوارچێوێ ئەو چەند ڕۆژەیە ئەگەر بەجێی بێڵین و جەوێکی وا بڕەخسێنین و بارودۆخیشی وا لە مەجلیسەکانە بڕەخسێت ئەتوانێت جەژن وەکوتم بە مەرجێک ئێمە تەنازل لە هەنێشت بکەین و واز لە هەنێشت بێنین کە پێشووتر کردومانە هەر لە ئەسڵا خۆی بە یەکێک لە ئەگەر ئێمە دقت بین لە جەژنا ئەگەر دقت بێت لە جەژنا بەڕۆتینە شتێت یعنی هەر وەکو دکتۆرەش ئیشارەتی پێە مەسەرەن تۆ نان خواردنی بەیانی دۆکو نان خواردنەکانی کەیە نە با بڵێن سەردانت وەکو سەردانەکانی کەیە لە نان خواردنی بەیانی ئەمە هەموو ڕۆژە بەیانیان کە هەڵەسین کۆمەڵ شتی دیاریکراوی بەیانیان هەیە ئیخۆن بەڵام لە جەژنا ئەوەی کە ئێوارانی کە لە مناسبەیەکی زۆر تایبەتە خواردومانە لەو کاتە ئاخرێ لە مەسەلەی سەردانە ئێمە قەد ڕۆژێ لە ڕۆژان لەواچێ لە جەژنا ئەوانەی کە ئەگەڕێن بیر لەوە ناکەنەوە کە ئەمە ئەناسن یا ناناسن باشە کابرا ئەچێتە لەوەچێت لە پێشا بچێتە ماڵی نەناسەکە و وەکوتم شتە نائاساییەکان تقریبا ئاساییە بنەوە کەسێکی گومان ناکات لەوەی کە ئەم کابرا لەواچێت من ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر کابرا دراوسێکم نەناس بێت بچمە ماڵ یا کەسێک کە لە کۆڵانی ئەو دیوایە بچمەمان لە ڕۆژێکە بچمە ماڵی نائاسایی بێ بەڵام لە جەژنا ئەبێتە شتێکی ئاسایی کەواتە مەبەسم لەوەیە ئەکرێت ئێمە وەکوتم جەژن بکەین بە مناسبەیەک جەژنکەی بە بۆنەیەک بۆ ئەوەی کە کۆمەڵە گیرروگرفت کە ڕۆژانی پێشووتر لەگەڵ یا ڕاهاتوین ڕۆژانی پێشووتر بابەتی باس و خواستمان بۆ ڕۆژانی پێشووتر ئیشمان لەسەر کردووە ئەو ڕۆژانە بە جیان بێڵین ئەو چەند ڕۆژە بە جیان بێڵین بۆ ئەوەی کە کەشێکی ئارام و کەشێکی لەبار بەڕەخسێنین وەکوتم بە خاتری خۆمان مناڵەکانمانەوە ئەو کەسانی کە لە چواردەورمانە هەنووە بە خاتری ئەوەی کە بەڕاستی ئەگەر هەر قەزێکە خەموو با بڵێن ناڕەحەتی بێت کات زۆر زۆرە بۆ ئەوەی کە خەموو ناڕەحەتی دکتۆر زۆر جار دوژمنایەتێکی دوور و درێژی نێوان دوو تاک لە تاکەکانی کۆمەڵگەیە دوو عایلە و دوو خێزان و دوو کۆڵانیش تەنانەت سیرەکەی لە جەژنا ئەم ڕق و بغز و دوژمنایەتێ دا ئەمرکێتەوە ینی مرۆڤ دەروونێکی نەرم و ئەهوەنی هەیە مرۆڤ ئامادەیە بۆ منە لە جەژنا دەست بخاتە دەستی دوژمن و نەیارەکەیەوە ئەم هەست و هێزت چییە کە جەژن بە دەرونی بەشێک لە مرۆڤەکانی بەخش ینی بۆ منە مرۆڤێک بەر لە جەژن و تەنان لە ڕەمەزانیشە کە ئێمە ئەڵێن مانگی ئاشتەوایی یەکتر قبولکردن و لێک نزیک بوونەوەیە ئامادە نیە بەڵام هەستەکەی لە جەژنا هێندە نەرمونیان و هێدی و ئارام بۆتەوە دەستەخاتە بۆ منە دەستی خراپترین لە دوژمنەکانیەوە ئەم هەست و هێز و کاریگەریەی کە جەژن بەم دەرونەی بەخشیوە لە چیەوە سەرچاوی گرتووەوە ئەم هێزت چییە؟ ئەمە ئەکرێت بەشێکی لەوە بێت کە دین لەسەر ئێمەی واجب کردووە ئەگەر تاکو ڕۆژی جەژنیش ئاسایی بێت تۆ قسە لەگەڵ کەسێکانەکەیت علااقاتی لەگەڵادا بڕی لە شەڕابی لەگەڵیا و پەیوەندیشی نائاسایی ململانێت هەبێ لەگەڵیا و کوتم خەڵکەیە لە دیدگا دینیەکەیەوە سەیری ئەم مەسەلەیە کاتەوە بۆ واجب ێزانێت و باوەڕی وایە ئەگەر بکەوێتە ئەم مەسەلەیە هەر ئاوازی لێ بێنرێت و بەجێ بێ بکەوێتە دوا جەژن خوای گەورە لەواچێت لە قیامەتا محاسبەی بکات دووە
عذابی بال لەسەرمە بۆ بەشێکیشی بەڕاستی پەیوەندی بە کەلتورەوە پەیوەندی بە ڕۆشنبیری کۆمەڵگەکانەوە هەیە ئێمە هەر یەکێک لە مەهامەکان یەکێک لە وەزیفەکان و یەکێک لەو شتانەی کە لە جەژنا هەیە بریتە لەوەی کە تۆ ئەگەر دەنگت لە یەکێکدا بڕی بێت پێویستە وەکو واجبێکی کۆمەڵایەتی وەکو واجبێکی دینی پێویستە لە جەژنا واز لەو شتانە بێنی مەسەرن بۆ نمونەیەک لەو شتانەی کە هەیە ئەوەیە کە ئینسان لە جەژنا حتا ئاماژە دەروونیەکان لەوەیە مەسەرن لە جەژنا ئەوەیە کە ئینسان تەنازل لە چیبریای خۆی بکات تەنازل لە لوتبەرزی بکات لوت بنێ بە هەنێ ماڵەوە کە لەواچێت لەبەر فەقیری کابراایکی دەوڵەمەند مەسەلەن لە ڕۆژی جەژناکە لەگەڵ مەجموعەی ئینسانە ئەگەڕێت سەرەکا بە هەموو ماڵێکی ئایتر ئەم ماڵە فەقیرە دەوڵەمەنە هەیەی نیەتی عداوەتی لەگەڵێ هەیە یان نیەتی مەبەسم لەوەیە لەو ڕۆژە تەنازل لەو کبریایە کە تەنازل لەو لوتبەرزیە کاتووە ئەچێتە ماڵەکەەوە بێجگەلەوە طبعا یەکێکی کە لە مەهامەکانی جەژن مەسەرەن ئێمە لە جەژنا یا ئەچین بۆ لای خەڵک یا خەڵک گێ بۆ لامان کاتێک کە خەڵکێک ئەگەر ئێمە ئەوەی کە جەنابەت باسێکی کاتێک کە خەڵکێک کە ئێمە کێشە و گرفتمان لەگەڵیا هەیە هەر بەوەی کە ڕوو کاتە ماڵەکەی ئێمە و لوت بنێ بە ماڵی ئێمە لەواچێت ئەوەی کە هەشە تا ئەو دەقەیە ئینسان جاری وایە لە لەحزەی تەوقەیەوە لە لەحزەی ڕوبەڕووبوونە لە کاتی دروستبوونی پەیوەندی و کۆنتاکتێکی ڕاستەوخۆیان لەگەڵ دوژمنەکەیە ئەو نیەتە یاخود ئەو حکومە سابقەی کە هەی بووە نایمێنێت لەگەڵ کەسانی بەرامبەر تۆ کابرایەکت بینیوە بە شێوەیەک بەڵام لە جەژنا بە شێوەیەکی فعلی ڕوبەڕوو دەبێتەوە تاکو پێشووتر تا ڕۆژی جەژن لەواچێت با بڵێن تەفاعولێکی ڕاستەوخۆ کالێکی ڕاستەوخۆ لە بینی تۆ ئەوانە بێت بەڵام کە لە جەژنای بینی دەسە خەیتە دەستێەوە معاملەی لەگەڵاکەی تەوقە و مەرحەبایە بینی سەیرەکەی ئینسانە ئینسانێکی ترەوە عەفوەن ئەو وێنەی کە پێشووتر بۆ زۆر باشە دێمەوە لای جەنابتان دکتۆر عالیا پێشەوەی کە بچینە لای ئەم دوو بەڕێزە پرسیارم لە جەنابەت کە جەنابەت ئاماژەت بەوە کە جەژن بۆ منە پێکەوە ژیان ئەخولقێنێ تێڵکێش یەکەم لەگەڵ پرسیارێکی خۆما کە دکتۆر قادر فەرمووی جەژن وامان لێ ئەکات تەنانەت مرۆڤی دەوڵەمەند و باڵادەست سەری خۆی نەوی کا بڕواتە ماڵە هەژارەکانیش پێت وایە پێکەوە ژیانەکەی خۆت و نەمانی چینایەتی ئەو بۆ منە جیاوازیە چینایەتی کە هەیە دەوڵەمەند و هەژار بۆ منە حیزبی و حیزبی یان بۆ منە زمانێک و زمانێکی تر پێت وایە جەژن ئەم بربەستانە چینایەتی و نەبوونی پێکەوە ژیان بشکێنێ و وەکوڵێ وەکو بارانێک بەسەر هەمومانە ببارێ دەست خۆش بێ ئێمە چەمکێکمان هەیە لە کۆمەڵناسیە پێڵێن وێنای کولتوری ڕسمی ئەم باسیکە ئەکەین لە کولتوری ئێمە بە درێژایی ژیانمان هەر لە مناڵیوە تا گەینە 18 ساڵی سەر و 18 ساڵی هەموو ساڵی ئەزمموی جەژنەکەین بە تێپەڕبوونی کات لە شعوری ئێمە وێنایە دروستە بێ بۆ جەژن کە ئەم وێنایە زەبری هەیە لەسەر ڕفتاری ئێمە لە جەژنا ئەمە لەسەر عمومی خەڵک بەلایەکی ترەوە ئەوانەی کە ملتەزیمن یا پابەندبوونێکی ئاینیان هەیە لە جەژنا قوربانی بە حەزە کەسیەکانیان یان دەمارگیری کەسی یان هەرچی بێت سەلبیەکان لە کەسایەتیان هەیە قوربانی بەمانە هەر هەمووی ئەیە لە پێناوی بەهێزکردنی پەیوەندی بەخواوە یعنی بەبێ مقابل نییە یعنی کەسێک کە قسەی لەگەڵی نییە یان مەشتەن شەڕێکیان هەیە یان کێشەیەک لە بینیانە هەیە ئەم دەست پێشخەری ئەکا جەژنی دەست پێشخەریە ئەم کەسەی کە ئەم پەیوەستبوونەی هەیە بەخوای گەورەوە ئەم دەست پێشخەریەکە مقابلی ئەوەی بەرامبەر ئەمە پەیوەندی بەخوای گەورەوە بەهێز بێ ئەمە لە ڕوەکەی ترۆ وێنای کولتوری جەژن لای ئێمە لە کولتوری ئێمە وێنایەکە زەبری هەیە لە سەرمانە ینی لە لای ئێمە لە مناڵێ بپرسی کە 12 ساڵ بێ لە پێگەیشتوێ پرسی 45 ساڵ بێ لە بە ساڵەتچوویەکە مەسەلەن 9 ساڵ بێ بڵێ وێنای جەژنم بۆ بکە لە لەوحەیەکە بڵێ جەژنی ینی سەردان ینی لێبوردەیی ینی پێکەوە ژیان ینی ئەزمونکردنی خۆشی بەختەوەری ئاسوودەیی ئەم وێنایە کە لە لاشعوری ئێمە هەیە بۆ جەژن زەبری هەیە یان کۆنتترۆڵی ڕفتاری ئێمە کا لە جەژنە بۆیە زۆر سروشتیە لە جەژنە سەردانی هەموو کەسێکەکەی ئەو کەسەی پێت خۆش بێ پێت ناخۆش بێ لە هەموو کەسێ ئەبووری ئەو کەسەی ناخت ساف بێ بەرامبەری یا ساف نەبێ ئەمە ئەگرێتەوە بۆ ئەم وێنا کەلتوری کە هەموو کەسەگرێتەوە ئەمە علاقەی بەوەنی کە پابەندە بە ئاینەوە یا پابەند نییە بە ئاینەوە ئەم دوو ڕەهەندەیان ئەم دوو هۆکارە و ئەکا جەژن تایبەتمەندی خۆیە بێ لە ڕووی ڕێوشوێنی ژیانی کۆمەڵایەتیشەوە تایبەتمەندی تری هەیە بۆ نمونە لەوەچی ئێمە پێش جەژن بە درێژایی ساڵەکە بڵین ناتوانین زۆر سەردانی کەس بکەین لەبەرەوەی داواممان هەیە لەبەرەوەی مەشغەڵەتی ژیانمان هەیە مثلا لەبەر نەبوونیە لەبەر چییە یعنی مەجموعەیە هۆکاری زۆر ئەسباب لە دەوری خۆمان کۆکەینەوە لە ڕۆژانی جەژنە ڕەمەزانیش و قوربانیش هەر لە ڕووی یاساییەوە سێ ڕۆژی جەژن بۆتە پشوو بۆیە کۆمەڵێ لە بەهانەکان ئەڕوا
يعني هەر ئەوە نێ پشوو بێ بۆ ئێمە بە تایبەتی لە وڵاتانەی کە مەسەلەن ئاینی مسلمان ئاینی ئیسلامە و هەمووی مسلمانە هەر بە ڕسمی لە ڕووی یاساییەوە دووسێ ڕۆژ پێش دەژن پێتەڵێ ڕۆژی ئەو پشووە چکۆ ڕۆژانی جەژنە هەندێک بەهای کۆمەڵایەتی هەیە نامێنێ جگەلەوە سەرجەم خەڵکەکان لە پشوایە زائیدەن هەموو ئامادەکاریەکان بۆ جەژنەکرێت لەلایەن خەڵکەوە ئەمە تایبەتمەندیەکانی جەژنن وا ئەکا هاندەر بن بۆ پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە پەیوەندی کۆمەڵایەتیەکانە ئینسان خۆشەویستی ئەبینێ ئاسوودەیی ئەبینێ پێکەوە ژیانە بینێ یەکتر قبولکردنی یەکتر ئەبینێ هاوبەندی کۆمەڵایەتی ئەبینێ کاری دەستەکۆیی کە بە دەستە جەمعی ئەبینێ ئاشتەوایی کۆمەڵایەتی ئەبینێت تۆ ئەبینی پۆل خەڵک بەم کۆڵانانە سەردانی یەکتر ئەکەن لەوانەیە بە درێژایی ساڵەکە ماڵی هەبێت لەم گەڕەکە کە سەردانی نەکردو لە جەژنە کە دەرگای ماڵی ئەکات و بۆیە لە جەژنە هەندێ بەخشش هەیە لە جەژنە مەسەلەن پێگەی کۆمەڵایەتی خەڵکەکان بەرزە بێتەوە بۆ چەند کەسێ لە دەوروبەرمانە ئەڵێ ئەم جەژنە 3 کیلۆ شکلێتم سەرف کردووە ئەمە نوعێکە لە تەفاخوری کۆمەڵایەتی فەخرکردنی کۆمەڵایەتی بەوەی من ئەهات پێگەیەکم هەیە ئەوەنە خەڵک سەردانی کردوم بۆیە جەژن خۆی بۆ خۆی عورفێکی کۆمەڵایەتیە کە پێگەکان تایە ئەگۆڕێت ڕۆڵی کەسەکانیش ئەفو ئەگەر ئیجازەم بێ ڕۆڵی کەسەکانیش بۆ نمونە سەرداری ماڵەکە سەردانی خەڵکەکە لە مناسباتە بەس کە مناڵەکە لە مناڵی چۆتە قۆناغی هەرزەکاری لە هەرزەکاریەوە چۆتە قۆناغی گەنجی ڕۆڵەکەی ئەگۆڕێ بۆیە دیسان بەخشینی ڕۆڵێک و پێگەیەکی تازەیە بە توێچی و توێژە جیاوازەکان لە کۆمەلگای زائیدەن دەوڵەمەند لە غێری جەژنە ئاسایی نییە سەردانی هەموو ماڵێ بکە کە جەژنێت هەرکو و مامۆستایان فەرمویان ئەو بربەستانە نامێنێ دیسان پێگەیە کە درێ بە دەوڵەمەنە کە سەردانی هەموو کەسێکە ئەمەشی هەژارە یان نەدارە یا هیچ کامیانە حاڵەتێکی متەوەسیتیە پێگەیەکی ترە کە خزمەکەی کەسەکەی ناسراوەکەی هاوڕێکەکەی کە دەوڵەمەنە سەردانێکە بۆیە توانین بڵێن جەژن ئەو ئاهەنگەیە کە پێگەی نوێ بە خەڵکە بەخشرێ کە ڕۆڵی نوێ بە خەڵکە بشرێ لەم پێگە و ڕۆڵانەی کە دابەشەکرێ و ئەبەخشرێ و ئەگۆڕێ لە جەژنی ڕەمەزان یا جەژنی قوربانە ئاسوودەی یەک ڕۆکاتە خەڵک پێکەوە ژیانێک کارلێکێکی کۆمەڵایەتی چکە ئێمە دوو پرۆسەمان هەیە قیاسی پەیوەندی کۆمەڵایەتیەکان پێوانی پێکەین یەکەم کارلێکی کۆمەڵایەتی چەندی خەڵکەکە کارلێکی کۆمەڵایەتیەکە بۆی بربەستە دەرونیەکان نامێنێ و بربەستە کۆمەڵایەتی و کولتوری و سیاسیەکانیش نامێنێ لە جەژنە کارلێکی کۆمەڵایەتی لەبینی سەرجەم هاوڵاتیانە ئەنجامێ دوو هاوسۆزبوون ئەی بینی هەر ماڵێ نەخۆشی هەبێ ناساغی هەبێ پەککەوتەی هەبێ حاڵەتێکی هەبێ خەڵکەکە کە هەمووی سەردانیەکە هاوسۆزبوونێکی کۆمەڵایەتی بۆیە ئەو دوو پێوەرەی دیاریکراوە بۆ پێوانەکردنی پەیوەندی کۆمەڵایەتیەکان کارلێکیش و هاوسۆزبوونی هەردووکی ئێمە بە چاوی خۆمان ئەزمموی ئەەکەین بە شخصی خۆشمان ئەزمموی ئەەکەین لە جەژنی ڕەمەزانە بۆیە فعلان هەموو ئەو تایبەتمەندیانەیە ئەو پێوەرانی کە بۆ جەژندا ئەنرێ بە کامیلی لە جەژنەکانی ڕەمەزان و قوربانە ڕەچاوی ئەەکەین تێبینی ئەەکەین بە چاوی خۆمان زۆر باشە دکتۆرە ئێمە هەمیشە بۆمنە بۆ هەر خۆشی دەربڕینێک ئایا حیزبی بێ یان بوومنە کۆبوونەوەیکی جەماوەری بێ یان بۆن شایب زەماوەندێک بێ شێوازێک لە خۆشی دەربڕین یان ڕەوشتێکی تایە بۆ شێوازی خۆشی دەربڕینە کە جەژنی پیرۆزی جەژنەکانی ئیسلامیش هەر یەکەیان تایبەتمەندی خۆیان هەیە لە شێواز و سلوکی خۆشی دەربڕین سلوکی ئێمە خوڕەبوشتمان لە جەژندا ئەبێت چۆن بێ چۆن ئەم خۆشیە دەرببڕین چۆن بوومنە نەبێتەوە هۆی سنوور بەزاندنی ئەوانی دیکە بەڵێ ئێمە هەندێ مؤشیراتمان هەیەیان هەندێ دیاریکەرمان هەیە بۆ جەژن کە ئەویش زەبری عورفە کۆمەڵایەتێکەیە بۆ نمونە چەند ماڵ لە کەس و کارمان ناسراومان دراوسێمان لە مانگی ڕەمەزانای پێش ڕەنگی ڕەمەزان یعنی بۆنەیەکی وەفاتکردنی عەزیزێکی هەبووە کەچی بینی مثلەن دایکەکە مثلەن سەرداری ماڵەکە لە جەژنی ڕەمەزانە هەڵەسێ بەیانیاڵێ چێشتی بەیانی جەژنەکەم لەبەر جەژن يعني هەندێ مؤشیراتی جەژنێ نانکردنی بەیانی کار هەمووی ینی عێراق مەشهورە بە فاسۆلیا و قەیسیەکە و لەگەڵ برنجەکە ئەمە گەر گۆشت و مریشکیشی نەبێ ئەم چێشتانە ئەکا لەبەر جەژن دوای خۆگۆڕین لە جەژنە ڕازانەوەی ماڵ لە جەژنە سەردانیکردن لە جەژنە ئەمانە وەک بڵێ نیشانە سابتەکانی کەسابتن هەموو کەسێ پێی هەڵەسێ لە جەژنە زیادە ڕەوینەکردن لەما بەتایبەتی لە هەندی هۆکارمان هەیەوەمان لێکا زیادە ڕەوی نەکرد کاتی قەیران ئێستا قەیرانی ئابووریە لە کوردستانە قەیرانی ئابووری هێڵێک بۆ ئێمە دانێڵە ستۆپ لە مەسروفە لە ڕازانەوەی ماڵە لە جلوبەرگە لە چیتر ڕواڵەتەکانی جەژنە ستۆپێکە پێەکە بۆ هەمیشە ئەومان بیرەخاتەوە کەسانێک هەن لەم قەیرانە کە نیەتی ئەمانە لەم حەدە مەعقولە شابکە ئەمەش خۆی بۆ خۆی هاندەرە بۆ یارمەتیدان لەبەرەوە زۆربەی جەژنەکانی پێش و ساڵانی پێش و پێش قەیران لەوانەیە بۆنە یان ڕەفتاری جیاواز هەبوو بێت لەم جەژنە خەڵک خەمی ئەوەیەتی چەند خێزان مەسەلەن سەبەتەی خواردنی بەرێ یا جلوبەرگ بۆ مناڵەکەی بکە و سایانوەکێ بێ باوک بێ بێناز بێ نە ئێستا چەند خێزانی نەدار هەیە پێویستی بە یارمەتیە بۆیە ئەکرێ بڵێ قایمەی ئەو ماڵانم بۆ بکە کە نەدارن بۆ ئەوی لە جەژنە یارمەتیەکیان بێن
ئەمە زۆر جیاوازە جەژنەکانی پێش قەیران هەروەها لە سەردانەکانی هەمان تایبەتمەندی خۆی بۆیە توانین بڵێن قەیران ڕێکدانێ بەرزی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی ڕێدانێ بۆ زیادە ڕێوی نەکردن پابندبوون یان پەیوەستبوون یان بەهێزبوونی پەیوەندی ئینسان بەخواوە ئەمەش ڕێگری ڕێکمان بۆ دانێ هەروەها ئەو ڕێ شوێنانشی لە ڕووی یاسایی وە کللتوریوە کە سابت بوون لە ژیانی کۆمەڵایەتی ئەمە بۆ نمونە زۆر دەگمەنە ببینین مەسەلاً لە جەژنەکانە حەفلەی زۆر گەورە بکرێت دەڕۆ کۆمەڵایەتیەکەوە لەسەر ئاستی فەنادقەکانە حەفلەی زۆر گەورە بکرێت مەسەلاً هەم دیسان لە ڕووی مەسەلاً یاساییەکەیەوە یان لە ڕۆ کولتوریەکەیەوە یان لە ڕۆ بەسەربردنی کاتی ئازادەوە ئێستا سەیران زۆر کەمە لە جەژنە لە غەیری جەژنە سەیران زۆرە سەیرانی دەستە جەمعی یان حەفلەی دەستە جەمعی لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە زۆر کەمە ئەمانە هەمووی وا ڕێگرن یان خاڵی دیاریکەرن بۆ زیادە ڕێوی نەکردن لە جەژنی ڕەمەزانە دکتۆرە ئاماژەت بەوەدا کە لە ڕۆژی جەژنە ئەو ساتە وەختەی کە ئێمە داخل بە جەژنە بین شتەکان پێچەوانە ئەبنەوە ڕۆژی پێشتر هەموو دەرگاکان داخراون کاسەی چکلێتەکانمان خاڵیە جلوبەرگەکانمان لە نێو کانتۆری جلەکانمانایە بۆ نمونە مکەبەری مزگەوتەکان هەمووی داخرا تەنانەت خەڵکی ئەتوانین بڵین لە 170 خەڵکی لە خەودان تەنانەت جەژن ئەگەر لە ڕوانگەی ڕۆحی و معنەویەوە شتێ بە ئێمە بەخشێ ئەوە لە ڕوانگەی جەستەی یام سەر و سیما و تەنانەت شێوازی مادی ئێمەشەوە توانیوەتی گۆڕانکاریە لە نێو ئێمەدا دروست بکە خۆی پەیوەندیەکەیە لە بینی بازنەکانی ناخی ئینسان لەگەڵ ڕفتاری کۆمەڵایەتیە لە کاتێکە ئینسان هەست بکە بە ڕازیبوونی خۆی گەورە لێی لەوانگی ڕەمەزانە هەستکا بە نزیکی خێزانەکەی دەوروبەری لێی لە ڕووی دەرونیەوە هەڵچوونەکانی ئینسان لە مانگی ڕەمەزانە زۆر ئارامە بێتەوە بۆیە لە یەکەم ڕۆژی جەژنەوە هەڵچوونە ئیجابیەکان تەفعیلە بێ ئەکتیڤە بێ خۆشی پێکەنین ئاسوودەیی زەردەخەنە بە ڕوویەکە لەبەرەوە ئەساسی ئەوەی تۆ لە ڕووی کۆمەڵایەتی و ئاسوودەیەکت هەت بێ ئەساس ناخی ئینسانە مانگی ڕەمەزان وەکو پرۆگرامێکی ئامادەکردنی بازنەکانی ناخی ئینسانە بازنەی سۆزداری بازنەی هەڵچوون بازنەی دەرونی بازنەی شیری بازنەی ڕۆحی و معنەوی ئەم بازنانە لە ئاخر ڕۆژی ڕەمەزان هەمووی بەرەو تۆپ قیمە ئەڕوە کە ئەمانە بەرەو قیمە ڕۆی بە تەواوکاری هەر هەموو بازنەکان بەیەکەوە زۆر زۆر سروشتیە لە یەکەم ساتە وەختی یەکەم ڕۆژی جەژنەوە ڕنگدانەوەی هەیە لەسەر ژیانی کۆمەڵایەتی و ڕەفتاری کۆمەڵایەتی ئەم خۆشیەی دەرەبڕێ لە جەژنە بەرهەمی ئەو ئامادەکاری پرۆگرامەیە کە لە مانگی ڕەمەزانە بە درێژایی مانگی ڕەمەزان بە دەستە جەمعی هەموو هاوڵاتیان بۆی سازکراوە. دێمەوە لای جەنابتان دکتۆر محەممەد دکتۆر قادر ئاماژەی بەوەدا لە جەژنی ڕەمەزانە لەوە چێ مرۆڤێک کە زۆر دوژمنایەتی و نەیاری لە نێوانیانە هەبێت بە تەوقەکردنی ئەم هەموو دەروون وەکوڵێ دەروون شڵەژاویە یام دەروون پیسێ ڕائەماڵڕێ بە تۆقەکردنیە تەنانەت پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە فەرمودا فەرمێ ناچنە بەهەشت تا ئیمانتان نەبێ ئیمانتانیە تا یەکترتان خۆش بوێ تا یەکترتان خۆش نەبێ ئایا شتێکتان پێ بڵێم کە یەکترتان خۆش بێ زۆر سەلام لە یەکتر بکەن حتا لە سیرەشدا هاتوو کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر گرنگی بە تەوقەکردن داوە یعنی تەوقەکردن با ئێمە لە شتە مادی یام لە شتە جەستەیەکەوە تێپەڕی بکەین ئەوەندەی کە هێزێکی دەرونی بە مرۆڤ بەخشێ ئەوەندەی کە ئارامیەکی دەرونی بە مرۆڤ بەخشێ کەمتر شتێکی وەکوڵێ ڕواڵەتی و جەستەیە چۆن ئێمە لە ڕوانگەی یام لە ڕێی تەوقەکردن و سەلامکردنەکانمان لە ڕێی بزە بەخشینەوە بتوانین دەروونەکان بۆ خۆمان کەمەند کێشکەین وا بکەین ئەو دەروونانەی کە بەرامبەر بە ئێمە وەکو کەلاوەیەکی تاریک و پڕ لە گژ و گیا و دڕک و داڵە وای لێ بکەین بیکەینە گوڵستان و گوڵزارێک و بۆنی خۆشی بەسەر خۆشمان و کۆمەڵگەکەشا بێت. بەڵێ ڕاستیە ئاینی پیرۆزی ئیسلام ئەو شتە دەرونیانەی زۆر بەهەند وەرگرتووە وحسابێکی زۆر زۆر وردی بۆ کردووە. یەکێک لەوانە کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ابتسامك في وجه أخيك لك صدقة یعنی زەردەخەنەیەک خوا بە سەدەقەیە بۆ دەنووسێ یەک زەردەخەنە کە هیچی تێناچێ بۆ یعنی هێمای دڵی خۆت هێمای ناخی خۆت بە مقابل ڕائەگەیەنی کە تۆ هیچ لە دڵان نییە. دوو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وعلى آله وسلم مصافحە وتیان ئەی هاوڵان فەرمویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أينحني بعضنا لبعض وەک سەلامی عەجەم سەر بۆ یەکتری دانەوێنین فەرمووی نە و پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمویان يقبل بعضنا بعضا یەکتری ماچکەین فەرمووی نە فەرمووی ئەی يصافح بعضنا بعضا ئەی تەوقا فەرمووی نەعەم بەڵێ بۆ تەوقا پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم بەڵێ بۆ دەستخستنە ناو دەستی یەکتری و لە فەرمایش شتێکە فەرمووی ئەگەر دوو ئیماندار بەیەکەوە بوون دوو موسڵمان بەیەکەوە بوون تێپەڕن دارێ یا دیوارێک کەوێتە بەینیان و دوای یەکتریان بینیوە دەستخنە ناو دەستی یەک جارێکی ترە مە سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو مصافحەیە استیغفارە بۆیان خوای کا بە لێخۆشبوون بۆیان واتە یەک جەستەیی یەک بوون یەک ڕۆح واتە یەک لاشە
و پاشان پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لەو بابەتانەیە کۆمەڵی ڕێنمایی زۆر ورمانایەتێک کە ئێمە زۆر بە ئاگابین. بۆ نمونە کاتێک ئەفەرمێ هەر کەسێ لەگەڵ هەر کەسێکا دەنگدا بڕێ بۆ ماوەی ساڵێ کە سەفکی دەمیهی لای خوا ئەو نەقورسە وەکو ئەوە کوشت بێتی. چونکی کاتێک تۆ لەگەڵ یەکێکە عاجزی یا نەیاری یا دەنگدا ئەبڕی بۆ ماوەی ساڵێ ئەو هەزارەها خەیاڵەکە ئەمە بیری لە چی بکاتەوە چ تەڵەیەکم بۆ دانێ ئەبێ لەکوێ قسەم بەرامبەر لەکوێ دژم بوەستێ. بەڵام تۆ بینی بەم سەلامە بەم مسافەحەیە ئەوە لە دڵیا ئەو خەوشە ئەو خاڵە ڕەشە لە دڵیا ئاسەڕیتەوە بەم سەلام و مسافەحە. بۆیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لا يحل حەڵاڵ نییە حرامە بۆ هەر ئیماندارێ ئەن یەهجوڕە ئەخاه فەوقە ثەلاث. زۆر عاجزی کردی زۆر تووڕەی کردی تا 2 ڕۆژ لە 3 نابێت تێپەڕێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە شکڵە لە شکڵەکان خەیڕهما الذي يبدأ بالسلام. ئەویان لای خوا بەخێرترە بەقەدرترە کە دەست پێشخێری ئەکا زوو سەلامەگەیەنێ زوو خۆی ئەگەیەنێتە ئەو سەلامی لێەکە مسافەحەیەکە و تەوقەیەکە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەموو دووشەمە و پێنجشەمەیە بەرزبوونەوەی کردارەکانە بۆ ئاسمان. ئەفەرمێ لە هەموو دووشەمە و پێنجشەمەیەکە خوا لێ خۆشبوونێ دەرەکە. بەڵام ئەفەرمێ یەکێ لەوانەی خوا لێیان خۆش نابێ ئەو دوانەیە بەینەهما شەحنا بغز و قین و قشمی دڵیان خوا لێیان خۆش نابێ. ئەفەرمێ ئەمانە ڕایان گرن حتا یەستەلیحا کەی سوڵحیان کرد ئاشبوونەوە خوا لێیان خۆشە بێ. یعنی سەبەوی ئاشبوونەوە و ئاشتەوای و قین و بەخشین بەرامبەر یەکتری بیبەخشی لە بەرخوا. وەخوای گەورە ئەفەرمێ والکاظمین الغەیظ تۆیەکی ئازاریاوی خوا ئەفەرمێ ئەو تۆڵەی لێمەسێنە وازی لێبێنە عەفویکە والعافین عن الناس بەخشندە بە بەرامبەر خەڵک والله يحب المحسنين. ئەوە ئەهلی ئەحسانە چاکە خوازە وەخوا فەرمێ من ئەوانم ئەوەی خاوەنی ئەو نەریتە جوانانەیە من ئەوانم خۆشەوێ. دکتۆر عالیە باسی لەوە کرد کە مرۆڤ لە ڕۆژانی تراگە سەردانی ماڵە هەژار یان ماڵی خزمەکەی بکات تا ڕادەیەجێی سەرسوڕمانە چۆن جەژن بکەینە وێستگەیەک بۆ ئەم ئاشتبوونەوەی بۆ شکاندنی بربەستەکانی نێوانمان بۆ لابردنی ئەو هەموو دڵڕەقی و دڵپیسی و بۆ ئازاردانەی یەکتر. لە کاتێکا لە جەژنا زۆر ئاساییە مرۆڤ چاوەڕێ ئەوەکە لە ڕۆژێکە 100 کەس سەردانی ماڵەکەیەکە با یەکێکیان لەم 100 کەسە یەکێک بێ لە نەیارەکانی. چۆن جەژن بکەین ئەو وێستگەی کە ئاشتەوایی و یەکتر قبوڵکردن و پێکەوە ژیان جارێکتر لە نێوانمانە دروست بکاتەوە لە ڕووی ڕۆحە پاکەکانەوە کە تا مەزروی لێ خۆشببوونی خوان و چاوەڕێن ئەوەی کە کردوێتی خوا لێ قبوڵکە. یەکێ لەو بابەتانە ئەوەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ارحموا من في الأرض يرحمكم من في السماء. چاوەڕی خوا ڕەحمت پێ بکە بەڵێ لەگەڵ ئەوانەی لای خۆت ئەوانی کە قەرزارتن ئەوانی کەوا حەقیان لایە دڵیان خۆش بە باخوا لێت خۆش بێ. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من أقال مسلما أقال الله عثرته. يعني لە ڕووی ڕۆحیەوە ئەوەندە ڕەوانە ئەوەندە بەخشندەیە تۆ عوزری براکەت قبولکە هەڵەیەکی بەرامبەر کردووی لێ برنەکەی قبولکە پۆزیشی ئەو قبولکە خوا پۆزیشی تۆ قبولەکە یعنی خوا عوزری تۆ قبولەکە یعنی تۆ بیکە خوا بۆ دەکە. ئەمانە کۆمەڵێک یعنی کۆمەڵێک بابەتی ڕۆحین کەوا زۆر ئەوەی کەوا بێوێ خوالی ڕازی بێ ئەبێ لەم بابەتانەیە زۆر فراوان و کراوە بێ زۆر سینە ساف بێ. پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی بەهەشت زۆرینەی 2 کۆمەڵە وتیان کێوکێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یەکەمیان ئەوانەی کە ڕازگۆن و دووهەمیان مەخموم القلب. فەرمیان مەخموم القلب چی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەم 2 گروپە زۆرن لە بەهەشتا ئەمانەی دنیا ئەوانەی ئەم 2 سیفەتان هەیە لە بەهەشتا. فەرمی مەخموم القلبەوەیە ئەو کەسەی لا غلە ولا حەسەد هیچ قینێ هیچ ڕقێ هیچ حەسوودیە هیچ بغزێ لەو دڵیان نییە بەرامبەر هیچ ئیماندارێ. ئەوە یەکێکە لەوانی کە ئەهلی زۆرینەی هەلی بەهەشت ئەو دڵپاکانە. زۆر باشە دکتۆر قادر دێمەوە لای جەنابتان ئێمە کە باز لە جەژن دەکەین جەژن تەنها تایبەت نییە بە چینێکی دیاری کراوە بەڵکو جەژن هی پیرە هی ژنە هی پیاوە هی منداڵە. چۆن هەر یەکێک لەم چین و توێژانەی کۆمەڵگەت تایبەتمەندی خۆیان لە جەژنا بدۆزنەوە لە ڕووی دەرونیەوە چۆن حەزەکانی خۆیان دەرببڕن تا چەند ئەتوانن یا مەجای ئەویان هەیە لە جەژنا دەرونی خۆیان ئارام بکەنەوە بەو شێوازەی کە دروستە و خۆیان بە دروستی ئەزانن. بەڵێ طبعا دروستی و نادروستی چۆنیەتی مارەسەکردنی شاعیرەکان لە جەژنا بەسراوە بە کۆمەڵێشتەوە. ما بێت دکتۆرە ئیشارەتی بە
هەنێک شتدا لەوانی کە هەنێکی کەلتور و هەنێکی مامۆساژی شارەتی پێە دین توی ئیجبار کردووە بە شێوەیەک بیدوە کەلتور توی ئیجبار کردووە بە شێوەیەک معاملە لەگەڵ جەژنا بکەیت و مەکانەتی خۆت بدۆزیتەوە. ئێمە چۆن وا بکەین کە جەژن ببێ بە مناسبەیەکی خۆش و پێچەوانەکەی نەبێت. یەکەم بەوەی کە مزەخل لە خۆمان نەکەین نامێ بچمە تەفاسیلی وەکو دکتۆرە ئیشارەتی پێیا دووهەمیان بە مەسەلەی خۆ کۆنتڕۆڵکردن هەر یەک بەقەدەر خۆی مەسەرەن سێهەمیان بە پێدانی حەقی ئەوانەی تر یعنی ئەمەیان هەر زۆر مهمە یعنی ئێمە باوچێک ئەبێ بزانێت تاوان لە سنوور و لە چوارچێوەی توانایە ئەبێ بزانێت ئەو واجبانی کە لە جەژنا بەرامبەر بە کچەکەی بەرامبەر بە کوڕەکەی بەرامبەر بە خێزانەکەی هەیەی چییە ئەو دایکیش بە هەمان شێوە کوڕێک بەرامبەر بە باوکو دایکی و بەرامبەر بە خوشکەکانی خوشیەک بەرامبەر بە براکانی و بەرامبەر بە باوکو دایکی مەبەسم لەوەیە تێگەیشتن لە حەقی ئەوانی کە لە مافی ئەوانی کە بەسەر ئێمەوە دەرگای ئەومان بۆ کاتەوە کە ئێمە چۆن معاملە لەگەڵ جەژنا بکەین یا کلیلێکمانەیەتێ لەسەر چۆنێتیکردنەوەی معاملە لەگەڵ جەژنا ئەوەی کە پێمانەکرێ بەرامبەر بەوانی کە مەسەرەن باوچێک ناکرێت ئەگەر پێی کرا ئەزانێت دڵی مناڵەکەی لە جەژنا بۆەوە خۆشەوێت جوودێ پێڵاوی تازەی بۆ بکڕێتوە بۆی کرا بیکڕێت ناکرێت درێغی لە مناڵەکەی بکات و ئەگەر بۆشی نەکرا جلی بۆ بکڕێ بۆی نەکرا پێڵاوی بۆ بکڕێت ئەبێت ئەمە ڕوونکردنەوەی هەبێت بۆ ئەوەی ئەو مناڵە على الأقل لەوە بگا ئەم باوکە بۆچی ئەمەی بۆ نەکردووە مەبەسم لەوەیە تێگەیشتن لە مافی ئەوانی کە زۆر مهمە کە ئێمە بزانین چۆن معاملە لەگەڵ جەژنەوە لەگەڵ ئەوانی کەیاکەین ئەمجا مەسەلەی ئەولەویەت لە مافی ئەوانی کەیە مەسەن ئێمە ئەبێت لەوە بگەین کە لە جەژنا خەڵکێک هەیە لەواچێت ئەولەویەتی هەبێت لەوەی کە مافی بەسەر ئێمەوە هەبێت لەوەی کە ئێمە دەست پێش خەر بین لەوەی کە خۆمانی بۆ بکەینەوە لەوەی کە بچینە ماڵی لەوەی کە مەسەرەن بەنسبەت کوڕ و کچەوە دایک و باوک پێم وابێ ئەولاترە لەوەی کە مەسەرەن ئەم کە ئەم کوڕەیە ئەم کچە مناسبەیەکەیە لە قەبران و دایک و باوکیشی لەواچێت نەخۆش بن لەسەر جێبن بەڕاستی دایک و باوکەکە ئەولاترە لەوەی کە تۆ بچیت لە قەبران جەژنەکەت بکەیتەوە تێگەیشتن لە ئەولەویەت لە ڕۆژی جەژناکە وەزیفەی سەرەکی تۆ چییە مەسەرەن یا حازرکردنەوەی مناسبە ناخۆشەکان یعنی یەکێک لەو گرفتانی کە لەو کێشانی کە لە وڵاتی ئێمە هەیە و بەردەوام ئێمە تاوان جەژن یەکێک لە مەهامەکان لە وەزیفەکانی جەژن ئەوەیە کە جەوێکی ئیجابی کەشێکی ئیجابی دروست کرێ بۆ ئەوی تەفاعولێکی ئیجابی بکات لێکی ئیجابی لە نێوان تاکەکانی کۆمەڵگایە دروست بێت بەڵام ئێمە سەیرەکەی سەر لە نوێ ئەچین مناسبە ناخۆشەکان حازرەکەینەوە ئەیانهێنینەوە بەرمەیان و ئیشیان لەسەرەکەین بە تایبەتی مەسەلەی تازێ و پرسە دوورکەوتنەوە لەوە دوورکەوتنەوە لە ئامادەکردنەوەی با بڵێن مناسبە ناخۆشەکان خۆی یەکێکە لەوەی کە یەکەم ئێمە جەژنۆک و خۆی تعریفەکەین و مەهامی خۆی هین بە جەژن بێژگەلەوە بەڕاستی ئێمە دڵنیابین لەوەی یا ئەمە بکەین بە ئەرک بەسەرشانی خۆمانەوە ناکرێت ئێمە جەژنی خۆمان یا خۆشی ئێمە بە ناخۆشی خەڵکی کە تێپەڕێت دکتۆر لێرە ڕادەگرم باست لەو خۆشی خۆمان بە ناخۆشی ئەوانی تر بۆ منە تێپەڕێنین لە جەژنا کۆمەڵی دیاردە ئەبینین هەر لە جووتێ پێڵاو کە باوکێک ناتوانێت بۆ منداڵەکەی بکڕێ ئێمە لە جەژنا خۆمان دەروونمان زۆر ئارامە هەست بە خۆشیەکەین بەڵام زۆر جار بەجل و بەرگەکانمان بە شێوازی قسەکردنمان بۆمە بە جۆری ئۆتۆمبیلەکەمان حتا بە جۆری خواردنەکانمان ئازاری دەرونی هەژارەکانە دێن یان بۆ منە ئاژاوە ئەخینە نێو ماڵی دراوسەکەمان یا خزمێکمانەوە بۆ منە ئافرەتێک بەجل لە گران بەهاکانی یان بۆ منە بە هەڵکردنی قۆڵی بۆی ئاڵتونەکەی دەرکەوێت هێوەرژنەکەی پێ ئازار بدا ئەمە هەمووی بۆ منە تێکدانی خۆشی و ئەو شادیەکە ئێمە ئەمانەوێ هەمومان تیا هاوبەش بین ئەم دەروونە چییە کە بۆ منە منێک کە دەرونم خۆم ئارام یام زۆرجار خۆش منە ئارامە ئەمەوێ ئاگریش بکرێتە دەرونی ئەویترەوە یام خۆم ئارام ئەمێ بەس خۆشی لەو تێک بدەم ئەم دەروونە چی پاڵنەرە و چۆن ئێمە ڕێگری لەم دیاردە قێزەونە بکەین زانی چۆنە خۆی جەژن جاری وایە چەند دەرفەتە بۆ یەکسانبوونی ئینسانەکانەوەی کە پێشووتر باسمان کرد لە بینی فەقیر و دەوڵەمەندەکە لە بینی کورد و عەرەب و تورکێکە لە بینی با بڵێن خاوەندە سەڵات و بێدەسەڵاتێکە حتا لە سەردەمە کۆنەکانە ئەگەر لە چیرۆکەکەی حەزرەتی ئیبراهیمیشەوە سیرکە لە جەژنەکانە مەلیک کە شتێکی زۆر مقدس و پیرۆز بۆ هاتوۆتە ناو خەڵکەوە لەگەڵ خەڵکا بەشداری لە مەراسیمەکان کردووە ئەوەی جەنابە دووتەیەمە و کوتم جەژن دەرفەتێکە بۆ بینینی یەکسانی لە ئینسانەکانە لە هەمان کاتە ئەتوانرێ بێ بە دەرفەتێک بۆ بینینی جیاوازیەکان مەسەرەن ئەتوانی تۆ لە جەژنا جیاوازی لە بینی کابرایەکی دەوڵەمەندەوە بکەی وەکو دەوڵەمەند و فەقیرێکەوە بکەی وەکو ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێ هەر بە سیارەکەیەوە هەر بە
جلە گران بەهاکەیەوە هەر بە پێڵاوەکەیەوە بەڵام ئەکرێت جلەکانی من لە تۆ جوانتر بێ بەس خەڵک هەیە من جلەکانم لە تۆ جوانترە بەس مەرجنیە ناخم لە تۆ جوانتر بێت باشە مەرجنیە هەڵسوکەوت و سلوک و ڕەفتارم لە تۆ جوانتر بێت مەرجنیە و قیاسیش هەم ئەگەر با بڵێن پێوەرە کۆمەڵایەتی ڕاستەقینەکە وەرگرین قیاسیش حەق نییە ئەوە بێت کە ئێمە لە شکڵای بینین لە جلوبەرگای بینین لە سیارەیە بینین باشە لە چکلێتە جاری وایە جیاوازەکە لە چکلێتە کابرا چیلوێ چکلێتەکە 10,000 پێیا من ئەچمە ئەیکڕم 3,000 پێم لەواچ جیاوازەکە لەوا دەرکەوێتەوەتە وەکوتم جەژن ئەکرێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە یەکسان بینتیایە بە پێچوانەوە ئەکرێت بێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ئێمە جیاوازەکانمان دەرکەوێت بەڵام لە هەموو کاتێکە مەسەرەی ئەوەی کە ئێمە جلێکی جوانمان لەبەر کردووە بەقەدەر ئەو جلە جوانە ئەبێ تەواضع و خاچیبوون لە خەڵسوکەوت و سلوکمانە دەرکێت مەسەرەن بۆ نمونە ئێمە لەگەڵ کۆمەڵێکە ئاگەڕێن کاتێک کە ئەم کۆمەڵە من کابرایەکی دەوڵەمەند من دەڵێن من لەنێن بە ماڵی فەقیرێکەوە ناکرێت من خۆم جاکەمەوە لە کۆمەڵەکە نەچم کە خۆم جاکردەوە دلیل لەسەرەوە کە ناخم پیسە ئیترەوە بەنسبەت منەوە بەڕاستی ئەو ڕۆژە جەژن نییە چونکە جەژن بریتیە لە مناسبەیەک وەکوتم کە ئێمە قەرار وایە تیا یەکسان بین قەرار وایە تەبابین قەرار وایە با بڵێن بە دەرفەتێک بۆ دروستکردنی پەیوەندیەکی ئیجابی پەیوەندیەک یا ئاوێتە بوونی ڕۆحی سیر بکەن دکتۆر محەممەد پێم خۆشە هەر لەسەر ئەو باسە زیاتر بڕۆین ینی ئازاردانی دەرونی بەرامبەر لە پێناو حەزێکی سەرکەشانی خۆمانە خۆنواندن بەرامبەر ئەوانی تر ینی ئیسلامی پیرۆز چۆن ڕێگری لەمە ئەکات چۆن وا ئەکا بربەستێک لە نێوان ئەم شەڕانگێزیەی مرۆڤ دروستەکە کە مرۆڤ بە شتەمادیەکانی خۆی وانەکە ئاگر بخاتە ماڵی خەڵکی ترەوە ئێستا بۆ منە پیاوێک لەوە چێ بتوانین قەناعەت بکا کە باجل و بەرگەکەیم بای 20,000 بێ بەڵام زۆر ئاسای بەڵام خۆ من ناتوانین قەناعەت بە مناڵەکانی بکە چۆن جەنا ئیسلامی پیرۆز چۆن ڕێگری لە ڕاستیە دیاردە قێزەوناکە یەکەم لێپرسینەوەی ئەوانی کەەوە هەیانە و بویانە بۆ ئەوانی کە هەژارە و کە نەبوون پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ما آمن بي فەرمێ ئیمانی بە من نەهێناوە ئەو کەسەی باتە شەبعان تێر شەو تێر بخوا و تێر بنوێ وجاڕه جائع لە دراوسەکەی نەپرسێ و بیزانێت کە ئەو برسیە فەرمێ ما آمن بي ئەو ئیمانی تەواوی بە من نەهێناوە واتا لە ڕووی ئاینیەوە تۆ دراوسەکەت وابێ لی نەپرسی خەمی نەخۆی برازاکەت وابێ خوشکەزاکەت وابێ و بشتوانی چارە سەریکەی ئەمە تاوانێکی زۆر گەورەیە واتە بەگژ ئەوەیە ئەچینەوە بەبەخشین ئێمەش هەوڵێن ئەو بینە ئەو مستەوایە دڵخۆشیکی دوو بابەتێکی تر هەیە کە زۆر گرنگە ئەویش بریتە لەوەی تەبەختور واتە تەکەبور بە بەرگ و بە لیباس و بە خەشخە و بە سیارە و بە ئاڵتونی دەستی و ئەمانە بەڕاستی یعنی لەوە بترسێ خوا ئەمریکا بە زەوی قوتی بە چونکی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکێ لە ئومەتە پێشوەکان جلوبەرگێکی زۆری لەگەڵاوە حەشەمێکی زۆر لە دوایەوە تەکەبوری هەبوو خوا ئەمریکا بە زەوی قوتی بە وبيغمر فرمي صلى الله عليه وسلم أم تكبرا لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر أما كبر تنهاهي خواي بعلايا بيوسي بكزنية وأو بخش أو أي بخش بهمومان إما همومان رجال هجاري فروردقاري بعلاي بوي أو تكبر خواي جورا قبولينية وما أماجي تركم لوي كوا إما أمانكن بأعزار بو خلقه وكو جنابي ما مساعد قال فرمي أم قضية روجي السرور روجي فرحة من داوا لە جەماوەری ئیماندارەکەم ئەمە ڕۆژی نوێ تەعزیە نییە شەش مانگە باوکی مردو تۆ مناڵەکە ئەژاکێنی جارێکی کەی خیتە گریان و دایکی خیتە گریان و خێزانی جارێک ئەیکەیتەوە بە مەراسیمی تەعزیە ئەمە خوا قبوڵی ناکە لەبەر ئەو مەراسیمە با ئێمە ئەوە نەریتێکی بەڕاستی وخالف بە شەرعی خوایە ڕۆژی سرورە ڕۆژی تەعزیەباری و نوێژەژنی و بابەتانە نییە ئەگەر ڕاستەکەی ئەتەوێ باری هەڵگری دەبڕۆ لەو هەتیەوە بە پرسە پێشەوە کە باوکینە کە بێ باوکە دەبڕۆ جلی جەژنی بۆ ئامادەکە دەبڕۆ پێویستیەکانی مەکتەبی بۆ ئامادەکە دەبڕۆ شادومانی کە بووی لە جەژنا ئەسڵەن ئازاری باوکی بیر نەبێ لەبەرەوە ئەم بابەتانە بابەتێکە لە ڕووی دینیەوە زۆر حسابی بۆ کراوە وخوای گەورە ئەوە قبول ناکە لەوانی تەکەبورەکەن و ئەوەی تەکەبور کا ڕۆژ لە ڕۆژان خوای گەورە ئەڕوخێنێ زۆر باشە دکتۆر عالیە هەر ئەو پرسیاری کە لە دکتۆری بەڕێزم کرد کاریگەری ئەم شەڕە دەرونیەی من بەرامبەر بە جەنابەت بەرامبەر بە خزمەکانم تا چەند ئەم پێکەوە ژیانی و محبەت و خۆشەویستی کۆمەڵگە تێگەدا لە ڕووی کۆمەڵایەتیەوە چه کاریگەریەک جێ هێڵێ لەسەر تاکەکان لەسەر خێزانەکان بەڵێ ئێمە هەندێ تایبەتمەندیمانیان هەندی پرۆسی کۆمەڵایەتیمانی کەلەوانە تەفاخورکردن یا خۆ دەرخستن ئەمە ناتوان لە هیچ کۆمەلگایەکە بنە بڕی بکەیت لە هەموو کۆمەلگاکانە هەیە ئەمەش خۆی سەرچاوە ئەگری لەو جیاوازیە هەیە ئێمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە جەنبە مادیەکەیە لە جەنبە پێگەی کۆمەڵایەتیەکەیە لە پیشەیە
لە ئەسڵ و فەسلی خەڵکە نەسەبە لەمانە هەموویە ئەمانە هەمووی ڤاریێبڵن گۆڕاون ئەبێتە هۆی دروستکردنی یان بەرهەمێنانی جیاوازیەک لە ناو خەڵکە. بۆنەی جەژنی ڕەمەزان ناتوانێت ئەمانە هەمووی بسڕێتەوە، بەس ئەکرێت تەرشیدی ڕفتاری خەڵک بکرێت چۆن مامەڵە لەما بکرێت. لەما چەند خاڵێکمانەیە ئەساسە. یەکەم هەموو کەسێک خۆی مەسئولە، یعنی بەرپرسیارەتی خودی من لە خۆم، یعنی من مەسئول من ڕفتاری خۆم. ئەگەر بەرامبەرەکەم خوشکمە ناسراومە خزممە ڕفتارێکی کرد ڕفتارەکە سەلبیە ئازاردەرە بۆ چواردەوەکە من مەسئول نیم لێ. ئەمە یەک. دوو چەندێ بتوانی بەرامبەرەکە هۆشیارکەیتەوە بە شێوەیەکی نەرمونیان، چکەمە واجبی ئەو کەسانەی بە تایبەتی دایک و باوک بۆ مناڵ، خوشکی گەورە و برای گەورە بۆ نمونە، ڕێز عەشرە دیار ڕئیسی بنەماڵە یان مامۆستا یان ڕەفیق، ئەکرێ بە نەرمونیانی یعنی ئیشارەتی پێبێی بۆ هۆشیارکردنەوەی. سێ لەم جۆرە ڕفتارە کۆمەڵایەتیانە ئەو کەسەی کە ئەیکا لە ڕووی کۆمەڵایەتیەوە یەکەم زەرەرەوەمانە ئەم قەناعە ئەم حەقەتە بزان، یعنی ئەو کەسەی کە فەخرەکە بەسەرێکی ترە، ئەو کەسەی ئازاری ئەیە، ئەمە یەکەم زەرەرەوەمانە. بەرامبەر ئەمە پرۆسەیەکی تری کۆمەڵایەتی ئەوەسێ محاکات لاساییکردنەوە. من چەندێ ئەتوانم خۆم بم لاسایی چواردەور نەکەمەوە. ئەمەش بە ڕۆژ و دوو ڕۆژ ناکرێت لە پرۆسی بە کۆمەڵایەتیکردنی ئینسان لە یەکەم ڕۆژی لە دایک بوونەوە تا ئەگاتە 18 ساڵی دایک و باوک بەرپرسیارە لێ. بۆیە ئەکری ئێمە لە پەروەردەی مناڵەکانمانەکە لەسەر ئەو بکەین کە خۆی بێ، خاوەنی کەسایەتێکی سەر بەخۆی خۆی بێ، خاوەنی تایبەتمەندیە کەسیەکانی کەسایەتی خۆی بێ، نەک بێتە مەسەلەن لاساییکەرەوەی چواردەوەی. بۆ زۆرترین ئەو کەسانی کە ئازار ئەچەژن بەرامبەر ئەو چواردەورەیان کە فەخریان بەسەرەوەکەن یا تەفاخورەکەن بەسەریانە لە هەر ڕوویەکەوە بێ، ئەو کەسانەیە کە کەموکورتیەکە لەسەر بەخۆی کەسایەتیانە. و هەمیشە یەکێ لە تایبەتمەندێکی کەسایەتیان ئەوەیە پاشکۆ یا پاشگری کەسایەتی چواردەوریانن یا لاساییانەکەنەوە. بۆی ئەکرێ هەندێک چارەسەری کۆمەڵایەتیمانەوێ. بۆ نمونە سەربەخۆبوونی کەسایەتی تاکەکان هەر لە تاکە کەسەکان هەر لە پرۆسی پەروەردەی کۆمەڵایەتی بە کۆمەڵایەتی کردنیانەوە هەیە. دوو بە ناشرینکردن یا بە نادروستسیرکردنی تەفاخورکردن لە بینیانە بەمەی لە ڕووی عورفی کۆمەڵایەتیەوە فەخرکردن بەسەر یەکترا ڕفتارێکی قبولکراو نەبێت. ئەگەر ڕفتارێکی قبولکراو نەبێت پێگەی کۆمەڵایەتی نایە بۆ کەسێک کە فەخرەکە. دکتۆرە دوو خولەک کاتمەوە ئەمەوێم دوو خولەکە دابشکەم بەسەر هەرسێکتانە کۆتا قسەی جەنابەت ئەوەی کە زۆر گرنگ بێ لەبارەی جەژن و خۆشی دەربڕین لە جەژندا ئێمە نەمان پرسی بێ و جەنابیشت ئاماژەت پێ نەدا بێ. بەڵێ گرنگە ئێمە مناڵەکانمان قەزیە بن لەمە لەگەڵمانە بۆمان لە جەژنە، گرنگە مناڵەکان لەگەڵ خۆتابەری بۆ سەردان، گرنگە دڵخۆشکردنی مناڵەکان چکە زۆر عائیلە هەیە پارەی نییە جلبکاجلی کۆنەی بۆ ئەکە یا قوماشی کۆنەی ماڵی خۆی جارێکتر بۆی ئەدرێتەوە یا پێڵە مهمەوەی شتێکی بۆ بکەیت تازەی یا کۆنەیە گرنگ نییە. گرنگە هاوسۆزبوون لەگەڵ چواردەورەکانمانە، گرنگە بەدەستە جەمعی پێکەوە ژیان لەگەڵ بۆ بچکە جەژن مەدرسەیەکە بۆ فێربوونی مناڵ ئەتەکێتی مامەڵە لەگەڵ چواردەورە وەکو دایک و باوک ئێمە ئەممان لە یاد. زۆر باشە دکتۆر محەممەد کۆتا پەیامی جەنابەت زۆر بە کورتی سپاس دەکەم. لە ڕاستیە کۆتا پەیام ئەوەیە کە ئینسان بەخشندە بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم من لا يرحم لا يرحم. ئەوەی بە سۆز نەبێ بەرامبەر ئەوانی دەوروبەری خی گەورە سۆزی خۆی لێ ئەگرێتەوە. ئینسان چەند بتوانێت بەخشندە بێ، لێبوردە بێ و ئازاد خوان بێ و دائیمەن بەشارەتی خەیری هەبێت بۆ دەوروبەرەکەی ئەوە بۆ خۆی سمبولێکە لە دین و ژینە ئیسفادە. زۆر سپاس دکتۆر قادر دێمە لای جەنابەت بۆ ئەوەی گوێبیستی کۆتا پەیامی بەڕێزیشت بم. وڵی من داوام یەکەم لە ئەعلامەوەیە کە لەم چەند ڕۆژیان ڕاعەتی خەڵک بکەن بە شێوەیەکی عام. هەواڵانی کە ئازان قورسەکەوێتەوە لەسەرشان لەسەر دەرونی لەسەر نەفسیەتی تاکەکانی ئەم کۆمەڵگەی وازی لێبێن دوو هەمیشان مەراسیم وەلەو ئەماچێت لەواچێت تەتەڕقێ بۆ شتێکی کاوەیە کە وەلەو سیاسەکان گوێ لێمە ناگرن سیاسەکان جێژنا تا ڕادێوازە و خەڵکە بێن هەر نەبێت لە تەلەڤیزۆن و پیرۆزبایی لە خەڵک نەکەن چونکە بەڕاستی لەواچێت من جارێکی کەژەم هەر لەم تەلەڤیزۆنە وتووە پیرۆزبایی سیاسی لە جەژنا ئەمڕۆ و جنێوی لێ هاتووە جا بۆ ئەوی جنێو بە خەڵک نێن باشترەوە لەوەی کە بەعالەنی لەسەر ڕاگەیانەکان وازە پیرۆزباییکردن. زۆر سپاسانە کە بەرنامەکەتان ڕازاندەوە دووبارە جەژنیشتان پیرۆز بێ. سپاس ماندوم کردن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز لە بەرنامەی جەژنانەدا هاتینە کۆتایی بەرنامەکە تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتانە سوێرم هەر لە جەژن و خۆشی و شادی دابن.